پیاوە مۆن و ڕاز ئامێزەکەی ئۆفیسی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران چێ؟ چۆن دوای 14 ساڵ دەرکەوتنی لە پاڵ خامنەییدا دیار نەما و لە پڕیش دەرکەوتەوە. دەنگۆی ئەوەی کە سیخوڕی بۆ ئیسرائیل کردووە چی لە چارەنووسی ئەو پیاوە دەکات؟ لە ژووری شیکاری تیوارەوە چیرۆکی یەکێک لە پیاوە پڕ ڕاز و نهێنیەکانی خامنەییتان بۆ باز دەکەین کە سەدان نهێنی لە پشتیەوە خۆیان حەشارداوە. تۆمارکردنی ناوی پاڵێوراوانی چواردەهەمین خولی هەڵبژاردننی پێشوەختەی سەرۆکۆماری ئێران، ئەو دەرفەتەی ڕەخسان کە بۆ یەکەمین جار پیاوە مۆن و ترسناکەکەی ئۆفیسی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران دەربکەوێت و قسە بۆ میدیاکان بکات. ئەو پیاوە ڕووگرژەی کە بۆ ماوەی 14 ساڵی ڕەباق شان بەشانی ئایەتوڵڵا خامنەیی دەردەکەوێت و ئەوەندە مۆن و سامناک بوو کەس نەیدەوێرا تەنانەت بۆ دەستماچکردنیش توخنی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران بکەوێت. لەم ماوەیەشدا وەک تاکە کەسی متمانە پێکراوی ئایەتوڵڵا خامنەیی یان پڵنگی بەیتی ڕێبەری و سندوقا ڕەشەکەی ڕژێم ناوی دەبرا. هەر بۆیەش زۆر بەدەگمەن لەلایەن میدیا و ڕۆژنامەنووسانەوە ناوی دەبرا. بەڕاست ئەو پیاوە ڕووگرژ و کەم گوێیی خەڵکی ئێرانی تووشی ترس و شۆ کردووە چێ؟ بۆچی ئەوەندە ڕووگرژ دەردەکەوێت؟ بۆچی ئەوەندە متمانە پێکراوی خامنەیی بوو کە بەردەوام لای چمکی کەواکەیەوە دەردەکەوت؟ ئەو پیاوە متمانە پێکرا و تۆقێنەرەی خامنەیی دوایەوەی بۆ ماوەی 14 ساڵ بە بەردەوامی لە پاڵ ڕێبەردا دەردەکەوت. 2 ساڵ پێشێستا لە پڕ دیارنەما. دیارنەمانیشی بووە هۆی پرسیار و گومانی زۆر بۆ خەڵک و ڕۆژنامەنووسان. پێش ماوەیەک دەنگۆی ئەوە بڵاو کرایەوە کە گوایە پیاوە مۆنەکەی ئۆفیسی ڕێبەری ئێران بە تاوانی سیخوڕی بۆ ئیسرائیل دەستگیر کراوە و ئەمەش هەمووانی تووشی شۆ کرد و هەمووان بە تاسەوە چاوەڕوانی هەواڵی پیاوە مڕ و مۆچەکەی پاڵ ڕێبەر بوون. وەک چۆن لە پڕ دیار نەما هەروە لە پڕیش دەرکەوتەوە، بەڵام ئەم جارەیان نەک لە پاڵ خامنەییدا بەڵکو بەتەنیا و لە پرسەی ئیبراهیم ڕەئیسی سەرۆکۆماردا دەرکەوتەوە. هەر لەگەڵ دەرکەوتنیدا لە پرسەی ڕەئیسیدا ڕۆژنامەنووسان خێرا دەستیان کرد بە وێنەگرتنی، ئەگەرچی ئەم جارەش هەر وەک پێش و مۆن و بێدەنگ و سامناک بوو، بەڵام کەمێک شکان و نیگەرانی پێوە دیار بوو. هەر لەو کاتەدا ڕۆژنامەنووسان و میدیاکاران بە سەرسامیەوە لە پاڵ ناوهێنانی پاڵێوراوانی سەرۆکۆماری داهاتووی ئێران باسییان لە دەرکەوتنی پیاوە مۆن و ڕەزاگرانەکەش دەکرد. لەم دەرکەوتنەدا پیاوە مۆنەکە ڕایگەیان کە وەک بڕیاری تاکە کەسی دەیەوێت بەشداری چواردەیەمین خولی هەڵبژاردننی سەرۆکۆمار بکات و لە پێگەی مێشکی ڕژێمی ئیسلامیەوە دابەزێتە ناو دڵی ڕژێمەوە و ببێتە سەرۆکۆماری داهاتووی ئێران. ئەو پیاوەش بێگومان سەید وەحید حەقانیانە کە لەدایکبووی تارانە و تەمەنی ئێستا نزیکەی 63 ساڵە. حەقانیان سەرەتا وەک شۆفێری سەرۆکی زانکۆی ئازادی دەستی بەکارکردن کردو، ئاژماوەیەکی کەم وەک شۆفێری تایبەتی خامنەیی دەستنیشان کرا. دواتر پلەی بۆ جێگری سوپای ساروڵای تاران وەک سامناکترین بەشی سوپا بەرز کرایەوە کە جگە لە سەرکوتکردنی خۆپیشاندەران و ناڕەزایەتیەکان هاوکات ئەرچی دابینکردنی ئاسایشی تاران و پارێزگاری لە بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی ئێرانی پێسپێردرا بوو. دوای مانەوەی بۆ 2 ساڵ لەو پۆستە گرنگەدا وەحید حەقانیان وەک جێگری سیاسی ئۆفیسی خامنەیی و هەروەها متمانە پێکراوی ڕێبەر دەستنیشان کرا. هەر ئەم پۆستەوای لێکرد کە بۆ ماوەی 14 ساڵ لە پاڵ هەموو دانیشتن و دەرکەوتنەکانی ڕێبەری کۆماری ئیسلامیدا دەربکەوێت. دەرکەوتنی بەردەوامی لە پاڵ خامنەییدا بە دەموچاوێکی مۆن و گرژەوە هەزاران داستان و ئەفسانەی سەبارەت بە وەحید لێکەوتۆتەوە و کردیان بە پیاوە پڕنهێنیەکەی ئۆفیسی خامنەیی و سیاسەتی پشت پەردەی کۆماری ئیسلامی ئێران. دەستگیرکردنی گەنجێکی تەمەن 24 ساڵ بووە کۆتایی چیرۆکی پیاوە پڕڕاز و مڕومۆچەکە. ڕێک 2 ساڵ پێش ئێستا بڵاوکردنەوەی هەواڵی دەستگیرکردنی گەنجێک بە ناوی موحسین سەراوانی لەلایەن هەندێک ڕۆژنامەی سەر بە ڕژێمی ئێران بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل
بووە هۆی دیارنەمانی وەحید حەقانیش. سیخوڕەکەی ئیسرائیل هەرزوو لە سێدارە درا و پاژماوەیەکی ژوێنەیەکی لەگەڵ وەحید حەقانیان بڵاوکرایەوە کە گوایە ئەو گەنجە لەلایەن وەحیدەوە لە ئۆفیسی خامنەیی دامەزرێنراوە و هاوکاری و پشتیوانی کردووە. دواتر دەرکەوتووە سیخوڕی بۆ ئیسرائیل کردووە و بەشێک لە بەرنامە ئەتۆمیەکەی ئێرانی ڕادەستی ئیسرائیل کردووە. دەرکەوتنی حەقانیان لە پرسەی ڕئیسی و ئامادەبوونی وەک پاڵێوراوی پۆستی سەرۆکۆمار ئەگەرچی کۆتایی دەنگۆی دەست بەسەرکردنی بوو، بەڵام لە هەمان کاتدا هاتنە پێشی دوو گریمانە بوو سەبارەت بە چارەنووسی ئەو پیاوە سەیر و سەمەرەیە. یەکەم، وەحید حەقانیان لە سیاسەت دوور نەخراوەتەوە و نەکەوتوەتە بەر غەزەبی ئایەتوڵڵا خامنەیی و هێشتاش وەک پشتپەردەی سیاسەتی ئێران و سندوقە ڕەشەکەی کۆماری ئیسلامی پێناسە دەکرێت. ئامادەبوونیشی لە پێگەی پاڵێوراوانی سەرۆکۆمار بۆ ئەوەیە لە کاتی بانگەشەی هەڵبژارن و دیمانەکانیدا کەس جورئەتی ئەوەی نەبێت کەمترین ناڕزایەتی دەرببڕێت و باز لە هەندێ هێڵی سوور بکات، چونکە بە دڵنیاییەوە کەس ناوێرێت لە بەرامبەر ئەو پیاوە تۆقێنەر و مۆنە کە ئاگای لە هەموو ڕازێکی ڕژێمەیە فزە بکات. دووەم، دیارە ئەوە ڕوون بۆتەوە کە حەقانیان پشتیوانی سیخوڕەکەی ئیسرائیلی کردووە و کەوتۆتە بەر غەزەبی خامنەیی. ئەگەر تا ئێساش لە سێدارە نەدراوە، ئەوە بۆ ئەوەیە ئێران دەنگۆی سیخوڕی حەقانیان بەدرۆ بخاتەوە، چونکە بۆ سیستەمی زانیاری کۆماری ئیسلامی ئێران تەنانەت پێگەی خامنەیی زۆر قورس و ئابڕوچوونە کە ئیسرائیل توانی بێتی تا ژوورەکەی ڕێبەری ئێران بڕوات و ئاگای لە هەمووشت بێت. بۆیە دەرکەوتنی حەقانیان و خۆبەربژێرکردنی بۆ ئەوەیە بڵێن ئەو دەنگۆیە ڕاز نییە و پیاوە متمانە پێکراوەکەی ئۆفیسی ڕێبەری باڵای ئێران سیخوڕ نەبووە و ئیسرائیل حەدی ئەوەی نییە تا ئەو ئاستە دزە بکاتە ئۆفیسەکەی خامنەییەوە. بەڵام ئاماژەکان بۆ ئەوەن کە گریمانی دووەم لە ڕاستیەوە نزیک بێت. بۆیە بە دڵنیاییەوە دەرکەوتنی لە ئێستادا دەتوانێت چەندین دەستکەوتی سیاسی و ئەمنی بۆ کۆماری ئیسلامی ئێران هەبێت و کەیسەکە بەلاڕێدا بێت، چونکە دەست بەسەرکردن و لە سێدارەدانی متمانە پێکراوترین کەسی ئۆفیسی ڕێبەری باڵای ئێران بۆ دەستگا ئەمنیەکە ئەو پەڕی سوکایەتی و ئابڕوچوون دەبێت. لە ئێستاشدا ئەم هەنگاوە مەحاڵە بندرێت، بۆیە پێدەچێت لە ئایندەدا و بە بیان و پاساوی دیکە چارەنووسی ئەم پیاوە مۆن و ڕازناکەی سیاسەتی ئێران دیاری بکەن و تەنیا ڕێگەی بدەن لە بازنەیەکی دیاریکراودا بجوڵێتەوە. هەموو ئەمانەش لە پێناو ئەوەیە تا ڕاستی دزەکردنی دەستگای مۆسادی ئیسرائیل بۆ ناو ژوورەکەی خامنەیی بشاردن.